هەموو تەمەنی 30 ساڵ 30 ساڵی لاو 30 ساڵی گەنج 30 ساڵی خۆنەویست 30 ساڵی 30 ساڵی 30 ساڵ لە 30 ساڵ ئێستا لەو بارودۆخی ئەوڕۆ زۆربەمان خۆمان ناناسین خۆیەکەشی زۆرە بە من ناوتێ بەڵام دڵدارێک بتوانێت لە تەمەنی 30 ساڵی لە مێژووی درەوشاوی کورد بدەوشێتەوە بۆ هەمومان دڵدار نەبین خۆنەویست خۆبەخش بۆ کۆمەڵگایەکەمان بۆ جیرانەکانمان بۆ بنەماڵەکەمان دڵدار ناوی چواری یونس ڕەئوف محمود مەلا سعدی یونس ڕەئوف محمود مەلا سعدی لە 22/1970 لە گەڕەکی بەفری قەندی بەرامبەر مزگەوتی خادم سوجادەی ئێستا لە دایک بۆ و چای بۆژان هەڵێناوە بە زمان حاڵی دایکی ئەو سەرچاوم لە نووسینێکی برای بەڕێزم کاکە ڕەهبەری سەید برایم وەرگرتووە ئەو ڕۆژەی دڵدار لەدایک بووە بەداخەوە پێ خودمی دڵدار خێر نەبووە جەندرمەی عوسمانی ماڵیان تاڵان کردوونەوە لەبەری گەنم و جوتیار و فەلاع بوونە ماڵیان تاڵان کردوونە کەواتە ئەو ڕۆژی دڵدار لەدایک بووە پێ خودمی خێر نەبووە دایکی ناوی زەهۆ خورشید ئەفەندیە لەنەوەی زەهاوی لەبەر هەر باردۆخێک بێ کۆچا گرۆ هاتوونەتە کۆیە دڵدار لە تەمەنی 4 ساڵیدا بەداخەوە تووشی نەخۆشیێکی کوشندە بووە لەبەر ئەو هۆیە لە تەمەنی 9 ساڵی لە ساڵی 1927 چۆتە بەرخوێندن لەبەر نەداری و ژیان و هەژاری لە شاری ڕانیە چۆتە بەرخوێندن یەکەم شعری لە پۆلی پێنجەمی بنەڕەتی نووسیوە لەبەر شەرمان نەیویستیوە ناوی خۆی ئاشکراکە هەرچی و توێتی ئەو شارێکیە ئاخری دڵدار گوت وەڵای ئەمە شتۆکێکم نووسیە دڵداری گەورە لە قۆناغی ناوەندی سەرڕای کاریگەری و شعرەکانی و ڕوحی نەتەوایەتی کورد و سیاسەتی ئەو کات کاریگەری تێکردووە بەشداری حیزبی سیاسی کردووە ئەو کاتی کە لە گەربی گەنجی بووە سەرەتا لە حیزبی دارکەرانەوە دەست پێ کردووە دوای ئەوەی لە ساڵی 45 کۆلیجی حقوقی زانکۆی بەغدای بەسەرکەوتوی تەواو کرد هاتەوە کۆی و هەولێر و کەرکووک ژیا کرا بە قایمقامی ڕانیە بە وەکالەت و بەڕێوەبەری ناحیەی سەنگەسەر بەڕەسمی بەڵام لەبەرەوەی دەسەڵاتی ئەو کات ئینگلیز دەسەڵاتی عێراقیان دەکرد سەرڕای عێراق ئەو کاتی مەلیکێت و ئەوانە بوو بەڵام دڵدار ڕەفزی کردەوە ساڵیاتی